بله فرمو حادثة قوريها لكن بقي رزقاري لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی ڕێزدار جەنابی کاک مەسرور بارزانی لەسەر بنەمای هاوڵاتی سەنتەری هەموو سیاسەت و بەرنامەکانی حکوومەتە دامەزراوەکانی وەزارەتی ناوخۆ بایەخی گەورەیان بەو پرۆژانە داوە کە هاوڵاتی دەپارێزێت و گیان و سامان و سەروەتیان پارێزراو دەبێت. لە بەرنامەی شوێن پەنجە ئەمجارە باز لە ڕووداوێک دەکەین، ڕووداوێک کە بە شێوەیەکی سەخت ڕوودەدات و بریندار و قوربانی تێدا ئەم ڕووداوە. بەڵام شوێن پەنجەی هۆکار و لێکەوتە و مەترسیەکانی ئەم ڕووداوە دەکەوین و تەواوی وردەکاری سەبارەت بەم ڕووداوە نیشان دەدێن. مەرج نییە شوێن پەنجە تەنها باز لە تاوانێک بکات کە بە چەک بێت یان بە چەش سپی بێت یان لە ڕێگەی تاوانی دزی و زۆرا زۆر بێت. زۆر جار ئەم زۆر ڕووداوانە تاوانی گەورەی لێ دەکەوێتەوە. خەڵک هەیە بەهۆی ئەم ڕووداوە تۆمەتبار بووە بەوەی کە ئەنجامدەری تاوانێک بێت و زیندان بێت تا 20 ساڵ زیاتر. بۆیە لە بەرنامەی شوێن پەنجە باز لەو ڕووداوە دەکەین و هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی ناوەخۆش سەبارەت بە پاراستنی هاوڵاتیان بۆ ئەوەی تووشی ئەم زۆر ڕووداوانە بن دەخێنە ڕوو. با بزانین حکوومەتی هەرێم وەزارەتی ناوەخۆ چیان کردووە بۆ ئەوەی قوربانی نەبێت، بۆ ئەوەی هاوڵاتیان بە دوور بن لە مەترسیە هەموو لایەک پارێزراو بن. لە بەرەبەیانێک دەنگۆی ڕووداوێکی هاتوچۆ هەموو خەڵک و تۆڕەکانی سۆشیال میدیا بە ئاگا دێنێ. زێرکاریەک ئاگادار کراینەوە لە شەقامی شێستی بەرەو کەس نەزان وا دیارە لە بن نەفەقی ڕزگاری ڕووداوێکی هاتوچۆمان هەیە. لە کاتژمێر 8:30 بەیانی ئۆتۆمبیلێکی ئەڤەلۆن بە خێرایەکی زۆر بەرەو ئاراستەی شەقامی کەس نەزان دەڕوات کە شۆفێرێکی گەنج و دوو هاوڕێی سەرنشین بێکەوە بەرەو کارکردن هەنگاو دەنێن. لە کاتی لێخوڕین شۆفێر سەرپێچی و سەرکێشی دەکات بە شێوەی لێک تێپەڕبوون و زاگزیک بە خێرایەکی زۆر لێک ڕەتبوون ئەنجام دەدات. لە ئەنجامی ئەم ڕووداوە 7 هاوڵاتی بە سەختی بریندار دەبن. هەرزوو پەیوەندی بە تیمەکانی فریاگوزاری 122 پۆلیس دەکرێت. شۆفێر بەهۆی تیژڕەوی و شکاندنی یاسای هاتوچۆ کۆنتڕۆلی خۆی لە دەست دەدات و لەژێر نەفەقی ڕزگاری خۆی دەکێشێت بە شۆستە و چەند ئۆتۆمبیلێک. خەڵک لە هەموو لایەک لەگەڵ بەهێزی دەنجی بەرکەوتنی ئۆتۆمبیلەکان بۆ شوێنی ڕووداو ڕادەکەن. هەرزوو دیمەنەکانی ئەم ڕووداوە لە میدیاکان و تۆڕەکانی سۆشیال میدیا پەخشکرا و گوازرایەوە. تیمەکانی پۆلیسی هاتوچۆ بروسکە و نیدا بۆ یەکەکانی لەناو شار دەکەن. کاتێک کەوا شوفێر بۆم خێرا دێت تووشی نەفەقی ژێرپردی ڕزگاری دەبێت ڕێگای نزیک نەخۆشخانەی ڕزگاری لە شەقامی 6 مەتری بەرەو کەس نەزان دەڕوە لەم شەقاوەکەەوە گوتم خێراییەکان
دیاریکرا لە 6 کیلۆمەتر لە کاتژمێر و ناتوانانی ئەم خێرایەتی پەر هەر خێرایەک لە هەر شقامێک دیاریکراوە بۆ سەلامەتی تۆ بە شێوەیەکی یاسایی دیاریکراوە بۆی هەموو لایەک سەلامەت بووم لێرەدا ئەم شوفێرە پێشبڕشێ دەکات لەم شقامە لە سەروی 120 کیلۆمەتر ڕۆیشتووە لە کاتژمێرێکدا لە هەمان کاتدەکەوە لەم خێرایە دێت لە شقامێکی فراوان تۆ دەی شقامەکە لە پێشت تەسک دەبێتەوە و لە هەمان کات خێرایەکەت کەم نەکەیەوە دیسان بتەوێت دەرباز بی لە نێوان دوو ئۆتۆمبیلدا بەڕاستی ئەنجامێکی زۆ خراپی لێکەوتەوە کە بووە هۆی ئەوەی کەوا شوفێر کۆنتترۆلی خۆی لە دەست بدات خۆی بکێشێت بە دەرەوەی سایدی خۆی لە شۆستا دەربازبی بۆ سایدی بەرامبەری خۆی بکێشێت بە دوو ئۆتۆمبیلی زۆراوزۆر کەەوە لە سایدی خۆیان داهاتن هیچ کێشەیەکی یاسایان نەبوو بۆ کاری ڕۆژانەی بۆ سەرکاری خوان دەڕۆشتن یەکێک لەم ئۆتۆمبیلانی ئۆتۆمبیلێکی تاکسی بوو کەەوە شوفێر و سەرنشینێکی تێدا بوو هەردووچیان زامدار بوون ئێمە هەردەم بەڕاستی هیواخوازن کەوا شوفێرەکانمان لە خێرایەکان زۆر ئاگاداری خۆیان بۆ ئەوەی هەم خوان و هەم بەرامبەریان نێخنە مەترسی. الو بله فرمو یاکەوتنی خێرا بله فرمو حادثەی گەورەی هەیە لەکنە بەقی ڕزگاری ئەگەر بکرێت دوتێنە سەرێ بنێرن جەنازە و ئەوەی برینداری زۆرە باشە بەسەرچاو بەس لەسەر هێن بمێنەوە ئێستا لەگەر ئیسحاق قسەی بکە باشە باشە بەسەرێک بەخۆی بکە برینداریە. نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژهەڵات لە نەخۆشخانەی ڕزگاری ئامادەکاری بۆ چارەسەرکردنی قوربانیان دەکەن لە هەموو لایەک پەیوەندی بە ناوەندەکانی کۆنتترۆل و تیمەکانی فریاگوزاری و پۆلیس دەکرێت. ڕێگاکە دادەخرێت بەهۆی گەورەی قەبارەی ڕووداوەکە نزیکەی 7 کەس لە شۆفێر و سەرنشین بەهۆی هەڵەی شۆفێرێک لە زەوی کەوتون. سەبارەت بە ڕووداوەکەی ژێرپردی ڕزگاری کە بەداخەوە قوربانیەکی زۆری لێکەوتەوە کە بە هۆکاری تیژڕەوی ئەو کارە ساتە ڕوویدا خۆشبەختانە ئەو کارمەندێکی سکیوریتی لەوێ ئامادە بووە کە دەست بەجێ پەیوەندی کردووە بە هێڵی 122 هێڵی فریاکەوتنی خێرایە کە بە شێوەیەکی خۆڕایی هاوڵاتی پەیوەندی پێوە دەکاتن دەست بەجێ تیمەکانمان گەیشتنە شوێنی ڕووداوەکە و بۆ بەهاناوەچوونی ئەو قوربانیانەی کە لەو ڕووداوە کەوتێتەوە گواستنەوەی بریندارەکان بۆ نزیکترین نەخۆشخانە کە فریاکەوتنی ڕۆژهەڵات بۆ و لە ئەوەی کە لەلایەن تیمەکانی فریاکەوتنی خێراوە فریاگوزاری سەرەتاییان بۆ کرا پاشانیش لە فریاکەوتنی ڕۆژهەڵات دەست بەجێ ئەوانەی کە پێویستیان بە نەشتەرگەری بوو ڕەوانەی نەشتەرگەری کران و ئەوانەی کە چارەسەری پێویستیان پێویست بوو لە شوێنی خۆیان چارەسەریان بۆ کرا. تیمەکانی فریاگوزاری با خێرایەکی زۆر ڕوو لە شوێنی ڕووداو دەکەن بریندارەکان بۆ نەخۆشخانە دەگوازنەوە. دوای گواستنەوەی بریندارەکان تیمە پزیشکیەکان لە پزیشکان و کارمەندانی نەخۆشخانەی فریاکەوتن قوربانیان وەردەگرن و قاوشی نەخۆشخانەکان پڕ دەبێت لە بریندار کە لەگرتە ڤیددیۆکان دەردەکەوێت چ فشارێک دروست دەبێت و پزیشکان و کارمەندان ڕاکەڕاکیانە بۆ چارەسەرکردنی بریندارەکان. هەر کاتێک کە یاسا دەشکێندرێ ئەم پێشەلی یاسا دەکرێتن و ڕووداوی لەو جۆرانەی لێ دەکەوێتەوە بێگومان قوربانی گیانیشی تێدا دەبێتن. لێرەوە گرنگی تیمەکانی فریاگوزاری فریاکەوتنی خێرا دەردەکەوێتن لەوەی کە دەست بەجێ بگەنە سەر حالەتەکە و چارەسەری پێویست بۆ ئەو بریندارە بکرێتن کە لەو حالەتە بریندار بووە لەبەرەوەی ئەگەر دەست بەجێ چارەسەری فریاگوزاری سەرەتایی لە بۆ کرا ئەو کەسە لە زۆر لێکەوتەی خراپ بە دوور دەبیتن لەوانەیە ژیانی لە بردن ڕزگار بکرێت لەوانەیە لە شەلەلبوون ڕزگار بکرێت لەوانەیە لە هەر لێکەوتەیەکی خراپ لە ئەگەری ڕوودانی حادیسەکە کە ڕووی داوە ئەو ئەگەرە خراپەی کەمتر دەکاتەوە تاوەی کە دەگەێنرێتە فریاکەوتنەکان و چارەسەری زیاتری بۆ دەکرێت. ڕۆژی شەمە بەیانیەکەی لەو کاتێکە لە کاتی نەخۆشمان چارەسەر دەکرد
ئەوەن دەمازانی دوو کەس هاتنە زۆرێ یەکەچیان هەردوو لاقیشکا بوو ئەوەکەی دیکەش زۆر بە سەختی بریندار بوو پاش سێ نەخۆشان نەخۆشیت کە بە دوای داهات ئیتر ئەخیریان بوونە حەفت نەخۆش دەبانە تو هەست بەچ دەکەی لەو کاتێک حەفت نەخۆش بە یەک جاری دێ لە حادسەی وا گەورە فکر لەوەی دەکەوێت کامیان لە هەمووی مەترسیدارترە دەست بە چارەسەری بکەیت ئیتر دیتمان ئەوەی کە نەزیف بوو لە ناوزجی بە خێرایی دیتمانەوە بێگومان لێرەدا دەستخۆشی لە ستافەکان دەکەم دەستخۆشی لە دکتۆرەکان دەکەم کە زۆر بە خێرایی کامریان بۆ دانا و مغەزی و ئۆکسسیژین و خوێنمان بۆ حازرکردن و برینەکانمان بۆ پێچانەوە بەڵام ڕۆلی ئەوەش دەبیر ناکەن بە خێرایی نەشتەرگەریان بۆ کرا بە خێرایی داخلی ژووری نەشتەرگەری کران الحەمدولله یەکەچیان زۆر مەترسیدار بوو لەسەر مردن بوو بەڵام خوای گەورە وای کرد لەگەڵ علاجەکان لە مردن ڕزگاری بوو ئەمن لە مێژە لە تەواوی داوام دەکەم پێشان ئەو جۆرە حادسانەمان یەکجار زۆر بوو بەس پاش دانانی کامرێ پوینت تو پوینت زۆر کەم بوویتەوە حديدي ساعات سؤال النوم حتى نوم نيبو أنا كوسي عليك هذا نوم أفقه كهوت لا يستيقظ هذا بلو شوية بس اللي يعيز البلبة تقرأ هذا سيتواسي عليها هاي نبضاني لم يسمو قتال كم نمت أني لبدي الجو كامل وتشجع تود الظالي لو زيادة لا تعني سريع بغي كاملين شخصيه يبيه بالصبر بلا سخط الزمن سريع بأبي لا ظالمة سكاني لدرس وصار خوش بو خالق صانع ئەو جۆرە ڕووداوانە بێگومان ڕوودەدات بەڵام خۆشبەختانە لەلایەکی ترەوە ئەگەر باسی ئەوە بکەین کە ژمارە ڕووداوەکان ئێستا کەمتر بووە بەراورد لەگەڵ جاران بەهۆی ئەوەی کە سیستەمی کامێرای پوینت تو پوینت ئێستا لە بواری جێبەجێکردنە خەڵک پابەندی ئەو تیژڕەویانەیە کە لە بۆی دانراوە بەپێی ئەو خێرایی کە بۆی دانراوە ڕێنمایەکان جێبەجێ دەکاتن و بەڵام ئەو جۆرە ڕووداوانەش هەڕوو دەداتن لێرەوە ینی ئەگەر بێت و پابەندی ئەو ڕێنمایانە بر کە لە بۆیان دانرا بێگومان دوور دەبین لەو کارە ساتانەی کە ئێستا ڕوو دەدات. سەبارەت بەو ڕووداوە ڕێکاری یاسایی دەچینە پۆلیسی هەولێر زیانەکان و ڕێکاری پۆلیس دەخێنە ڕوو. ئەم ڕوودا و کارە ساتێکەوە چەند ڕۆژێک پێشێستا ڕوویداوە لە یەکێک لە شەقامەکانی شاری هەولێر ئەمە هەمووی لە ئەنجامی ئەوەی بووە کە شوفێری ئەم ئۆتۆمبیلە مخالف بووە یاسای شکاندووە پێچەوانەی هەموو یاساکانی هاتوچۆ سیارەی لەسەر ئەم شەقامە لێ خوڕیوە هەر کەسێک پابەندی ڕێنمایەکانی هاتوچۆ نەبێتێن ڕوودا و کارەساتی لێ دەکەوێتەوە ئەم شوفێرە لەگەڵ خۆشی ماڵی 6 کەسی تری وێران کردووە و خۆی کێشاوە بە دوو ئۆتۆمبیلدا کە لەو 6 کەسە دویان باری تەندروستیان ناجێگیرە و پەراوی لێکۆڵنەوەش بۆ ئەم ڕووداوە کراوەتەوە و 6 کەس سکاڵای یاساییان لەسەر تۆمار کردووە ئەو شوفێرانێکەوە تیژڕۆیی دەکەن لە ئەنجامدا دەبێتە هۆی پێکدادان و کارەسات لێ دەکەوێتەوە لە ئەنجامی ئەم کارەساتەش تاوانێک دروست دەبێتن کەسێک دەمرێت کەسێک جان لە دەزدات یاخود کەسێک کەم ئەندام دەبێتن ئەمانش ئەم شوفێران دەکەونە زیندان و پەنجەمۆریان لێ وەردەگرێت و پەراوی لێکۆڵنەوە بۆ دەکرێتەوە و دەبێتە هۆی ئەوەی کەوا پێشینیان هەبێت بۆ تاوانێک. ئەوەی دەیبینین ئەم ئۆتۆمبیلە ئەمە نە بەبەر بۆم کەوتیە ئەمە نەشتێک بەسەری داکەوتیە ئەمە لە ئەنجامی پێش بڕچێ و خێرایی و پابند نەبوون بە ڕێنمایی و یاساکانی هاتوچۆ بەم شێوەیە وەک هەوی شێردایە ئەگەر بیبینین ئەمە تایەی پشتەوەیتی ئەمە تایە پشتەوەیتی هاتۆتە ناوەڕاستی باشە ئەمە پشتی نەماوە بەم شوێ کە دەیبینین ئەمە ئەم ئۆتۆمبیلە گەورەیە قەبارە زەخمە ئەم قەبارە گەورە ئەمە چۆتە ناویەک وەک هەویر وەک قوتوێک بینە بیخۆپێنیەوە ئەمە لە ئەنجامیت حکوومەتی هەرێم
دەستگا ئەمنیەکان لە هەوڵدان زۆر جار بە هاوڵاتیان دەڵێن ئەم هەموو تەکنەلۆژیان نوێ هاتیە ئامێرە پێشکەوتووە شەقامەکان ڕازەنراینەوە شەقامی ستانداردی جیهانی دروست کراوە ئەوەی کە لە ستانداردی جیهانی لە ڕێگاوبان هەیە لە هێمای هاتوچۆ هەیە لە هەوڵەکانی حکوومەت لە دانانی کامێرەی خاڵ بۆ خاڵ و چاودێری خێرایی ئەمە بۆچی بوو حکوومەت هاواری دەکرد بۆ ئەوە بوو کە هاوڵاتیان سەلامەت بن ئەمە نمونەیەکە لەوەی پابەند نەبوونی کەسێک شوفێرێک کە گوێ بە هیچ یاسا ڕێنمایەک نەداوە وە لە خێرایی ڕادەبەدەر و حسابی بۆ کامێرەی خاڵ بۆ خاڵ و چاودێریش نەکردووە ئەمە دەرەنجامەکەیەتی کاتێک کە حکوومەت هاوار دەکات کاتێک دەکە دەوتێت ئەم کامێرانە بۆ سەلامەتی و پاراستنی ئێوێ ئەمە بۆ ئەوەیە تووشی ئەم ڕووداوان نەبین بەم شێوەیە چارەنووسی هیچ کەسێک وای لێنێت بۆیە ئەوەی دەیبینین 7 کەس بریندار دەبێت کە دویان برینیان سەختە باشە 6 کەس سکاڵە تۆمار دەکات 6 عایلە 6 خێزان لە یەک ڕۆژ ماوەی لە کاتێکدا 7 نەخۆش 7 بریندار چونە نەخۆشخانەکان چەندین تیمی فریا گوزاری مەشغول کردن ئەمە لە ئەنجامی چی پابەند نەبوون بە ڕێنماکانی هاتوچۆ دەچین بۆ بەڕێوەبەراتی پۆلیسی هاتوچۆی هەولێر لێرە بەڕێوەبەر باز لە هەوڵەکان دەکات بۆ ڕێگری لە ڕوودا و قوربانیانی هاتوچۆ و کەمبوونەوەی تاوانەکان بەهۆی ئەو ڕووداوانە زۆر جار تاوانی زۆرا و زۆری لێ دەکەوێتەوە سەبارەت بە هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی ناوەخۆ بۆ کەمکردنەوەی ڕوودا و قوربانیانی ڕووداوی هاتوچۆ ئەمە زۆر جار باز لە تاوانەکان دەکەین بەڵام زۆر جار لە بواری هاتوچۆ خەڵکانەکان سەرپێچی دەکەن چی کرا بۆ کۆنتڕۆلکردن ڕێخستنی هاتوچۆ بۆ کەمکردنەوەی ئەم ڕوودا و سەرپێچیان پاڵپشتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێم بۆ خزمەتکردنی زیاتری هاوڵاتیان لە بواری هاتوچۆ هێنانی تەکنۆلۆژیای پێشکەوت و ئامێری پێشکەوت و بۆ ڕێخستنی هاتوچۆ لە شەقامەکانی هەرێمی کوردستان و بە تایبەتی شاری هەولێر بۆ نەهێشتنی سەرپێچیەکان و کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆ خزمەتێکی زۆری شاری هەولێری کردیا لە ڕووی هاتوچۆوە بە تایبەتی کامیرەکانی خاڵ بۆ خاڵ لێرەوەش سپاسی هاوڵاتیان و شۆفێرانی شاری خۆشەویستی هەولێر دەکەم کە پابەندی ڕێنمایەکانی هاتوچۆ سەبارەت بە هەوڵەکانی حکوومەت وەزارەتی ناوەخۆ بینیمان زۆر لە بواری هاتوچۆ زۆر پێشکەوتنی گەورەی بەخۆ بینێ و حکوومەتی هەرێم پاڵپشی گەورەی وەزارەتی ناوەخۆی کرد وەزارەتی ناوەخۆ بە پلانێکی تۆکما هات بۆ ڕێخستنی هاتوچۆ کار ئاسانی هەوڵاتیان سیستەمی زۆربەی کاروبارەکان گۆڕا تەکنۆلۆژیای نوێ هات پێشکەوتنی گەورەی بەخۆ بینی بۆ خزمەتکردنی هاوڵاتیان بەڵام لە ناویاندا کامێرەی خاڵ بۆ خاڵ کە ئەمە زۆر باز دەکرێت ئێستا خەڵگەزانی کاریگەریەکانی چیە ئەم سیستەمە بۆ هۆکاری چێ بۆ پاراستنی هاوڵات خەمخۆریەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بوویتە هۆی ئەوەی کە ڕێژەی ڕووداوەکانی هاتوچۆ کەم بیتەوە بە تایبەتی قوربانەکانی هاتوچۆ کامێرەکانی چاودێری خێرایی لە شاری هەولێر کە دانرا بە سەرەتا خەڵکەکی زۆر دژی ئەو بەرنامەیە بوون بەڕاستی لەبەر ئەوەی هەستیان دەکرد کە موقعیت دەبن لە جادەی یان یەکێک بە بەردەوامی چاودێریان دەکاتن بەڵام هەموو ئامانزمان ئەوەیە پاراستنی ژیانی خەڵکە لەو کارەساتانی کە ڕوو دەداتن بەهۆی تیژڕەوی کە دەکاتە سورعەتی لێخوڕین بە بێ ئەوەی کە کەس متابعی بکات بەڵام پاش ئەوەی کە ئەو سیستەمەوەندانە هاوڵاتیان ئەوانی دژی ئەو سیستەمە بوون هەر بەخۆیان دەستخۆشیان لە حکوومەتی هەرێم کرد کە ئیشێکی زۆر باش کرایە ڕێژەی ڕووداوەکانی هاتوچۆ بە تایبەتی لە ڕێگای دەرەوە و ڕێگایەکانی خێرا کە دەکاتە 120 و 150 متری بە ڕێژێکی بەرچاو کەم بووە هەر لەگەرەوەش داهاتی حکوومەتی هەرێم کەمی کردەوە لەگەر ئەو سیستەمە کە دامان نایە بەڵام ئامانج ئێمە پاراستنی ژیانی هاوڵاتیان خەمخۆری حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی سەرۆکی حکوومەت و جەنابی وەزیری ناوخۆ کە ئەو ئامێرە پێشکەوتوانەمان بۆ ئامادە بکاتن لێرە کە ئیشی لەسەر بکەین و دابینکردنی ئۆتۆمبیلی نوێ و ئامێری پەیوەندیکردن هەر هەمووی لە پێناو پاراستنی ژیانی خەڵکی هەرێمە کە دوور بن لە کارەساتی ڕووداوەکان
و ژیان لە دەستدانیان یان بە کەم ئەندام بوونیان لە ئەنجامی ئەو تیژڕەویانە و مخالفانە کردێک. سەبارەت بە هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان وەزیری ناوخۆ لە ساڵاتچێک لە ڕۆژی جیهانی قوربانیانی هاتچۆ باز لە هەوڵەکان دەکات کە چۆن پلانیان داناوە تا هاوڵاتیان پارێزرا بوون و دەرئەنجامی بەشێک لەو هەوڵانەش بەداتا بڵاو دەکاتەوە. وەزارەتی ناوخۆ بە گوێرەی یاسای ژمارە 6 ساڵی 2009 بەرپرسە لە جێبەجێکردنی سیاسەتی گشتی حکوومەت و پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیان و سەپاندنی یاسا. لەم بوارانەدا لە کابینەی نۆ بەدەستکراوەی بۆ خزمەتکردنی هاوڵاتیان و پاراستنی سەر و ماڵیان و جێبەجێکردنی یاسا کاری زۆر ئەنجام درراوە. لەم چوارچێوەیەشدا کۆمەڵێک دەست پێشخەریمان کردووە کە ژمارەیەک دەستکەوتی لێکەوتۆتەوە کە سەرەکی ترینیان ئەمانن. بە تایبەت لە بواری هاتوچۆ باز دەکەین ئەگەرنە لە بوارەکانی تر سێکتەری جیاواز زۆر شتیتر کراوە، بەڵامەوەی ئەمڕۆ باسی دەکەین تەنها باس لە سەلامەتی هاتوچۆیە. هەڵمەتی فراوانی دیزاینکردن و هێلکاری و بۆ یاخکردنەوەی شەقامەکان لەسەر ئاستی کوردستان بەردەوامە بۆ ئەوەی شوفێر و ماتۆرسوار و پیادە بە پێی بنەمەکانی سەلامەتی شەقامەکان بەکاربێنن و مافی یەکتری پێشێل نەکەن. دامەزراندنی گاردرێل لە ڕێگاکانی دەرەوەی شار بۆ پاراستنی شوفێران کە لەلایەن تیمی ئەندازەی هاتوچۆ ئەرکی نوێکردنەوەی بەردەوام و چاکردنەوەیان لە ئەستۆدا بووە بەڕێک و پێکی بەڕێوە دەچێت. دانانی هێماکانی هاتوچۆ و تابلۆکان بۆ بەرچاوڕوونی شوفێر و بەکارهێنەرانی شەقام لە ئەرکەکانی دیکەی وەزارەت و بەڕێوبەراتەکانی هاتوچۆ بووە. چەندین پردی پەڕینەوە دروست کراون و دەیانی دیکەش لەو شوێنانەی پێویستن خراونەتە بەرنامەی دیزاین و ئامادەکاری بۆ ئەوەی هاوڵاتیان بە سەلامەتی لە شەقامەکان بپڕنەوە. بە گوێرەی توێژینەوەکان خێرایی و سەرڕۆیی لە شۆفێریکردن لە ئاستی دنیا یەکێکە لە هۆکارە بنەڕەتیەکانی ڕووداوەکانی هاتوچۆ و چەندە ئاستی خێرایی زیاتر بوو بێت ئەگەری مردنی شوفێر و سەرنشینەکان زیاترە و زیانە مادیەکانیشیان گەورەتر بووە. لە پێناوی کەمکردنەوەی هۆکارەکانی ڕووداوی هاتوچۆ کابینەی نوێم پرۆژەی کامیرەکانی تۆمارکردنی تیژڕەوی بە 4 جۆر و بە قۆناغ لە هەموو کوردستان خستە بواری جێبەجێکردن. ئەم کامیرانە بوونە هۆکاری بنەڕەتی کەمبوونەوەی ڕووداوەکانی هاتوچۆ و قوربانی گیانی و زیانە مادیەکان. لە داتایەکی بەراوردکاری ساڵانی 2018 و 2024 ڕێژەی ڕووداوەکانی هاتوچۆ لە 146 بۆ 150 کەمی کردووە و ڕێژەی قوربانیان بە 163 کەمی کردووە. سەبارەت بە کامیرەی خاڵ بۆ خاڵ ئەمە کە یەکێک بوو لە هەنگاوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی ناوەخۆ ئەم سیستەمە تازەیە ئەم کامێرای خاڵ بۆ خاڵە کە دەبینین حکوومەت ئامانزی چ بوو لێ بۆ کەمکردنەوەی ڕووداوی هاتچۆ قوربانیەکانی ڕووداوی هاتچۆ کەم ئەندام بوون مردنی ئەو کەسانی کە توش ڕووداوی هاتچۆ دەبن. ئەوەی کە پێمان دەڵێت بەپێی تەواوی ئامارەکان لە وەزارەتی ناوەخۆ لە بەڕێوەبەرەتەکانی هاتوچۆی شارەکان هاوکاتیش بە پێی ئاماری نەخۆشخانەکانی فریاکەوتن و ڕێکخراوەکانی هاتوچۆ بە پێی قسە شارەزایان وەزارەتی ناوەخۆ هاتوچۆ ڕێکخراوەکان کەسانی سەربەخۆش ئەم سیستەمە بۆتە خێر و بەرەکەت. ئەمە لە ڕووداوی ئەمڕۆ بینیمان کە لە شەقامی لە ژێرنەفەقی ڕزگای ڕوویدا خێرایی ئۆتۆمبیلە چ کارە ساتی قەومان 7 هاوڵاتی بریندار ئەو هەموو زار و زیانە شوێن پەنجە ئەو ڕووداوەمان باس کرد. ئەمە تاوانش لە دروست دەبێت. ئەوەی گرینگە لە شوێن پەنجە ئێمە کە بە دوای ئاسەوار و شوێن پەنجەی ئەم ڕووداوە چوین چونکە ئەم ڕووداوانە زۆر جار تاوانی گەورەی لێ دەکەوێتەوە منداڵ بێباب دەبێت و خێزان تێک دەچێت چونکە ڕووداوەکانی هاتچۆش وەک جەنجێکی نەبراوەن. حکوومەتی هەرێم بۆ ئەوەی ئاسەواری ئەم جەنگە نەهێڵێت بۆ ئەوەی قوربانیانی کەم کاتەوە لە هەوڵی بەردەوامدان چونکە
ڕێژەی قوربانیانی هەڕووداوەکانی هاتچۆ چی کەمترنیە لە ڕێژەی قوربانیانی ئەو کەسانی لە جەنگ دەمرن. بەڵام حکوومەت یاریێمی کوردستان ئەو پلانەی دانا سەرکەوتوانە بۆ کەمکردنەوەی قوربانیان و ڕووداوەکانی هاتچۆ کە باسمان کرد زۆربەی کات تاوانی لە دروست دەبوو. ئەمە وای کرد کە ئەم ئامارانە پێمان بڵێ ڕێژەکەمی کردووە بۆ سەرپێچیەکان یاساشکاندن کەم بکات. ئەمە نمونەی ئەم ئۆتۆمبیلە ئەوە بۆمان دەردەخات کە ئەم سیستەمی خاڵ بۆ خاڵە ئەم کامێرایە چەندە گرنگ بوو چونکە زۆربەی ڕووداوەکانی هاتچۆ ئەو تاوانە دروست دەبوو لە ئەنجامی ئەم جۆرە خێرایانە پێش بڕچێ و زاگزی کون و نەوەستان لە چرای سوور و زۆر زار ڕووداوی کارەساتبای لە دروست دەبوو.